ئیماندار خۆشەویستەکانم لەسەر زەویە ئاژێ وەکو خەڵکی تر ئەڕواتە بازاڕ کڕین و فرۆشتن ئەکات، خواردن و خواردنەوە ئەخوات، جەستەی تێکەڵی خەڵکە، بەڵام هەردەم و هەردەم دڵی لە شەقەی باڵ ئەدا و لەگەڵ مەلەکوتی ئەعلایە، لەگەڵ مەلائیکەکانە خەریکی یادی خوایە، شەیدای گەیشتنەوەیە بەلای خوای پەروەردگار. خەڵکی دنیا خەریکی ململانێن لەسەر دەستکەوتەکانی دنیا لە ناو یەکتریە، بەڵام ئەو تەنها بە جەستە لەگەڵیانایە. دڵی بەردەوام لە ئاسمانە، ئەگەڕێ لە شوێنێکە مەجلیسێکی زکر، کۆڕێکی یادی خوای پەروەردگار ببینێتەوە لەوێ ئەنشێتەوە، بە دوای شوێنەواری خۆشەویستانی خوای پەروەردگارە ئەگەڕێ، بە دوای خێوەتگەی شەیدایانە وێڵە، چێژ و لەزەت لە کۆڕ و مەجلیسی خۆشەویستان ئەبینێ. ئاوا بووە حاڵی پێغەمبەران، حاڵی ڕاستگۆیان، حاڵی شەهیدان و پیاوچاکان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە دوعایەکە لە دوعاکانی ئەفەرمێ وأسألك لذة النظر إلى وجهك والشوق إلى لقائك. يا ربي لێت ئەپاڕێمەوە و داوات لێ ئەکەم چێژی بینینی خۆتم پێ ببەخشی، دڵم وا پێ بکەی شەیدای لیقای تۆ بێ. حتى تەنانەت پێغەمبەری ئازیز و خۆشەویست لە کۆتایەکانی تەمەنیا ئەوەندە شەیدای خوا بوو، لە ئاخری تەمەنیا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر مینبەر و فەرمووی إن عبدا خيره الله عز وجل بين أن يؤتيه من زهرة الدنيا ما شاء وبين ما عنده فاختار ما عنده، فبكى أبو بكر رضي الله عنه وقال فديناك بآبائنا وأمهاتنا. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي عبدك لعبدكاني خوا، بنديك لبندكاني خوا، خواي تعالى سرپشتی کرد، مخيري کرد لبيني دنيا و حرچی لەزەتەکانی دنیا هەیە و لەبینی گەڕانەوە بۆ لیقای خۆی، بەڵام ئەو لیقای خوای پەروەردگاری هەڵبژارد. یەکسەر ئەبوو بەکر دەستی کرد بە گریان، فەرمووی فیدات بین بە خۆمان و دایک و باوکمانەوە، بە فیدات بین ئەی پێغەمبەری خوا. ئەڵێ سەرمان سوڕما، خەڵکانێک وتیان ئەم پیاوە پیرە چیەتی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی زەلامێکمان بووەکە کە خوا مخەیەری کردووە لە بینی دنیا و لەزەتەکانی دنیا و لە بینی لیقای خۆی، ئەویش لیقای خوای پەروەردگاری هەڵبژارد. ئیتر ئەم پیاوە بۆ ئەگرێ، بۆ ئەو قسەکە ئەڵێ بە فیدات بین ئەی پێغەمبەری خوا خۆمان و باوک و دایکمان. ئەڵێ ئێمە نەمانزانی ئەو عەبدەی کە خوا مخەیەری کردووە پێغەمبەر خۆیەتی، و ئەبوو بەکر لە هەر هەمومان زیاتر لە وەزعەکە تێئەگەیشت، بۆیە وای فەرموو. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەیەکی کەم لە دوای ئەوە ما لە ئاخرین لەحەزاتەکانی ژیانیا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری لەسەر سنگی خۆشەویستترین خێزانەکانی بوو کە دایکمان عائیشە بوو. ئەلەو کاتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم جبریل عليه السلام هاتە لای، مخەیەری کرد لە بینی دنیا و خۆشیەکانی دنیا و
پلەپایەکانی دنیا و هەموو لەزەتەکانی دنیا و لە بەینی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم عائشە ئەفەرمێ بینیم پەنجەکەی بەرز کردەوە بۆ ئاسمان و فەرمووی بەلی الرەفیق الأعلى بەلی الرەفیق الأعلى بەلی الرەفیق الأعلى ئەڵێ لەوێ زانیم فعلمت أنه لا يختارنا ئەلەوێ زانیم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی هەڵنەبژار بەڵکو لیقای خوای پەروەردگاری هەڵبژار، گەیشتنەوەی بۆ لای خوا هەڵبژار، یعنی لەو سەرپشکە ئەوی هەڵبژارد، خوای هەڵبژارد نەک ئێمە. خۆشەویستانم سیر نەبێ لە لامان پێغەمبەران و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم شەیدای لیقای خوا بوون، سیر نەبێ لە لامان، عەجیب نەبێ لە لامان، والله یەک لەحزەیەک شەیدابوون، یەک لەحزەیەک، یەک چرکەیەکی کەم شەیدابوونی خوای پەروەردگار لە هەر دڵێک بدا ئەو دڵە منەوەر ئەکا، ڕێگای بۆ ڕۆشن ئەکاتەوە. یەک لەحزە و یەک چرکەیە شەیدابوونی خوا لە ناو دڵی هەر کەسێکا بێ نایگۆڕێتەوە بە هەموو دنیا و ئەوەی تایایەتی. براینە ئێمە کێشەکانمان دڵمانە، ئێمە خۆشەویستی خوا لە ناو دڵمانە وەکو پێویست جێگیر نەبووە، بۆیە هەڵپەی دنیامانە، بۆیە دنیا ئەدەین بەسەر قیامەتە، بۆیە دائیمەن حرام هەڵەبژێرین بەسەر حەڵاڵەکانە، لەبەر ئەوەی خۆشەویستی خوا هێشتا لە ناو دڵمانە وەکو پێویست جێگیر نەبووە. ئەو عیبادەت و پەرستشانەی ئەیکەین براینە زۆری ڕووکەشیە، بۆیە کاتێک چاوت بەکار بەدەستێک ئەکەوێ کە تۆزێک پارەی هەیە، تۆزێ دەسڵاتی هەیە، تەماحی پارە و دەسڵاتەکەی ئەوی سەیرەکەی سبحان الله ئەبی بە ئینسانێکی تر کە ئەنەه ڕۆژێ لە ڕۆژان لە مزگەوتا نەبووی، کە ئەنەه یەک سوجدەت بۆ خوای پەروەردگار نەبردووە. کاتێک کە پارەی حرام ئەکەوێتە بەردەست و بیر لەوە ئەکەیتەوە ئەو پارە ئەیکەی بە قەسر و قوسور ژیانێکی خۆشی دنیایی پێدابین ئەکەی، سبحان الله ئەگۆڕێی، چونکە خۆشەویستی خوا لە ناو دڵتا جێگیر نەبووە وەکو پێویست، بۆیە ئاوا دنیا ئەدەی بەسەر گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵام پیاوچاکان پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و پیاوچاکان وا نەبوون، بە پێچەوانەی ئەمە بوون، بۆیە دائیمەن حەزیان کردووە خۆشەویستەکانم بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. لە دنیا ژیاون، لەوانەیە لە ئێمەش خۆشتر ژیابێتن، بێگومان لە ئێمە خۆشتر ژیاون، چونکە ئەوان هەر کەسێک وەکو ئەوان بژێ لە ئەو پەڕی بەختەوەری و خۆشبەختیایە. تۆ ئەگەر دنیا لەلات قیمەتێکی وای نەبێ تایە ئەژەی خەفەتی بۆ ناخۆی، دائیمەن تەماشا ئەکەی خۆشیەکە ها لە ئەو لاوە. بۆ نمونە با ڕوونتر بیڵێین، ئەوانەی کە لە ئەوروپا جنسیان هەیە، ڕەگەزنامەیەکی ئەوروپیان هەیە و لە وڵاتی ئێمەوە 20-25 ساڵە لەوێن، ژیانێکی خۆشیان بۆ خۆیان لەوێ دنیایی دابین کردووە. کاتێ دێتەوە مانگێ بۆ سەردان بۆ ئەم ناوانە، ئەگەر بێت هەر ئاوا لە ژیانێکی ئاسایی ئەم خەڵکەیە بژێ ئەعتیادیە لە لای، ئەگەر لە ئوتێلێکی 5 ئەستێرەیە نەژێ، ئەگەر خواردنێکی خۆش نەخوا و ئاخر دەرەجە خۆش، لەوانەیە ئاسایی بێ لە لای، ئەڵێ زۆر ئاساییە، خۆ من میوانم لێرە گشتی مانگێکی ترە و ئەگەڕێمەوە بۆ شوێنەکەی خۆم، هەر چاوی لەوەیە. بۆیە خۆشیەکانی ئەم تۆزەی کە لەم ناوەیە، ئەم مانگەیان ئەم هەفتەیە لەم ناوەیە زۆر کێشە نییە لە لای، حتا ئەگەر تۆزێ ناڕەحەتیش بێ، تۆزێ جێگەکەی ڕق بێ، تۆزێ خواردنەکەی وشک بێ، چەور نەبێ، کێشە نییە لە لای، چونکە بیری لەوەیە. بە تەشبیه نەبێ ئەهلی خوا
ئەوانەی کە دڵیان لای خوایە، خوایان هەڵبژاردووە ئاوان خۆشەویستەکانم زۆر بیر ناکەنەوە لەم دنیا وەکو غەریب وان وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیبن عومەر فەرمووی كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل لدنيا وەکو غەریب بژێ یا وەکو ڕێبوارێک بژێ تێ ئەپەڕی بەسەریا لەبەرەوە گوێی ناداتێ ئەگەر ناڕەحەتی ببینێ ئەگەر ناخۆشی ببینێ زۆر خەمی ناخوا لەبەرەوە هەر لە دنیاش خۆشبەخت ئەژێن هەر لەبەر ئەوەیە یەحیای کوڕی معاذ ئەفەرمێ يخرج العارف من الدنيا ولا يقضي وطره من شيئين بكاؤه على نفسه وشوقه إلى ربه أفرمي أهلي خواناسي أواني كخوا بجواني أناسن للدنيا درأتشن يشتان تامزروي دوشتن كبتواوتي وكو چون بلي تيريان لين خواردوه لواني ما بلين خوشو لذتكاني دنيانا والله گریان بۆ خۆی چونکە چەند بگری پلەپایەت لای خوای گەورە بەرزتر ئەبێ و شەیدابوون بۆ لیقای خوای پەروەردگار ئەوەیان بە عیبادەت زانیوە بۆیە چەندە زیاتریان لێ وەرگرتی بێ هەستیان کردووە هێشتا تێریان لێ نەخواردووە خۆشەویستی خوا و شەیدابوونی لیقای خوای پەروەردگار وای کردووە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبو الدەرداء ئەفەرمێ أحب الموت اشتياقا لربي والله حەز لە مردن ئەکەم ئەوەندە شەیدای لیقای پەروەردگار بووم حەزەکەم زووتر بگەیەمەوە خوای پەروەردگار کاتێ بیلال بانگدەری پێغەمبەر صلی الله عليه وسلم گەشتە حاڵەتی مردن سكراتي مردن لو لحظاتا جنكي وتي واكرباه اخو من الين واي لم مصيبتا ويلي الو كاتا بلال فرموي بل وفرحاه بلكو هاوار چی خوشیک و چی لذتیک چاوەڕێمەکە من پێی بگەم گەیشتنەوەیە غدا ألقى الأحبة محمد وصحبه سبەی من بۆچی خۆشیەک ئەڕۆم من بۆچی لەزەتێک ئەڕۆم سبەی ئەگەمە خۆشەویستانم محەممەد و هاوڕێکانی بەو ڕوحیەتەوە بەو ئیمانەوە ئەوان تەماشای دنیایان کردووە بۆیە فەرموویانە یا ئیخوەتاه ألا تبكون شوقا إلى الله ألا إنه من بكى شوقا إلى سيده لم يحرم النظر إليه خلقنا بونا قرين لشيدابوني خواي پروردگارا والله هر کسی شيدابوني خواي پروردگار بگیرینه لروجي قيامتا بيبش نابي لديتني خواي پروردگار يا إخوتاه ألا تبكون خوفا من النار ألا إنه من بكى خوفا من النار أعاذه الله منها براشرين كانم بونا قرين لترسي آقري جهنما والله هر کسی لترسي آقري جهنما فرميز بريجي آقري جهنم نايسوتيني يا إخوتاه براشرين كانم ألا تبكون خوفا من العطش يوم القيامة ناقرين لترسي تيونيتي روجي قيامت كخور يكمل لإنسان ودورة ألا إنه من بكى خوفا من ذلك سقي على رؤوس الخلائق يوم القيامة هر کسی لترسي تيونيتي أو روجيا بقري والله للروجي قيامتها خواي تعالى تيونيتي أشكيني بس برشاوي همو خلق دنياوه لقل پیغمبرانا لقل صديقين و شهيدان و پیاوچاکانا و باشترین هاوڕێتیش باوڕێتی ئەوانە ئەو کەسانەی کە مشتاق و شەیدای دتنی خوای پەروەردگارن خۆشەویستەکانم دائیمەن خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەرەکەی ئەخەنە سەر هەموو خۆشەویستیەکان
حتا ئەیخەنە سەر خۆشەویستی دایک و باوکیان، ئەیخەنە سەر خۆشەویستی کوڕ و خێزانیان، ئەیخەنە سەر خۆشەویستی هەموو ئەوەی کە هەیانە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ سێشت هەیە لە هەر کەسێکە هەبێ ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان. حەزەکەن چێژی ئیمان بچێژن، حەزەکەن ئێوەش بگەن بەو پلە و پایەی کە پێغەمبەران و پیاوچاکان پێی گەیشتن، حەزەکەن هەست بە لەزەتی ئیمان بکەن. سێشت هەیە لە هەر کەسێکە هەبێ هەست بە لەزەتی ئیمانەکە. یەکەمیان خوا و پێغەمبەرەکەی لە هەموو ئەوەی هەیە خۆشەویسترە لە لای. هەر کاتێ خوا و پێغەمبەرەکەی لە لات ئەمە نەخۆشەویست بوو دات بەسەر هەموو شتەکانە، ئەو کاتە هەست بە لەزەتی ئیمانەکەی. هەر کەسێکت خۆش بێ خۆشەویستانم هەوڵ بدە لەبەر خوا خۆشت بێ، هەوڵ بدە لەبەر هیچ مەسلحەتێکی دنیایی نەبێ، ئەوە چێژی ئیمان ئەخاتە دڵتەوە. و حەز نەکەی جارێکی تر بگەڕێیتەوە بۆ کوفر، وەکو چۆن حەز ناکەی ئاگرێکت بۆ دابگرسێنن بتخەنە ناوی، ئاوا جارێکی تر حەز نەکەی بگەڕێتەوە بۆ سەر بێ باوەڕی. هەر کەسی ئاوا بێ خۆشەویستەکانم هەست بە لەزەتی ئیمانەکە. ئێستا عەجیبتان لەوانە دێ کە ماوەیەک ڕەمەزانان بێ یان هەر مەوسمێک لە مەواسمی عیبادات بێ، زۆر بە گەرمی دەسەکەن بە نوێشکردن، زۆر بە گەرمی دێنە مزگەوت، بەڵام هەر مدەیەکی کەمە و تەماشاەکەی ئەگەڕێنەوە بۆ سەر ئەو وەزعی کە جاران تایە بوون، نوێژ ناکەن. کاتێ پێ ئەگەی ئەڵێ وەڵڵا زۆر حەزەکەم نوێژ بکەم بەس ناتوانم. خۆشەویستەکانم ئەزانی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی لە ڕەمەزانە شەیتانەکان ئەبەسرێنەوە، دوای ئەوەش ئامی خەڵک دێ بۆ مزگەوت، هەر وەکو ئەمیش لەگەڵ ئاما دێ، بەڵام دوای ڕەمەزان ئەو ئامە نامێنێ، ئەو گشتیە نامێنێ. ئەمیش لەزەتی ئیمان ئەوەنە لە دڵیان نییە پاڵی پێوە بنابیهێنێ بۆ مزگەوت، لەزەتی ئیمانی لە دڵان نییە، ئەو سێشتەی لە دڵا دروست نەبووە. خوا و پێغەمبەرەکەی لە هەموو کەس خۆشەویستتر نییە لە لای. خەڵکانێکی خۆشەوێ لەبەر خاتری خوا خۆشیانی ناوێ، ئیتر خەڵکانەکە هەر کەسێک هەبن، ئەو هاوڕێیانەی کە هانیەدەن بۆ خراپەکاری ئەوانەی خۆشەوێ، طبعا خۆشەویستەکەش لەبەر خوا نییە، چونکە ئەوان کەسانێک نین تۆ لەبەر خاتری خوا خۆشیانت بوێ. دوای ئەوەش حەزەک حەز ناکە وەکو ئەو کەسانێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتێک ئەیگەڕێن ئەممەنە بێتاقەتە، ئەممەنە حەز لە کوفر ناکە، بیخەنە ناو ئاگرەوە، ئەوەنە ئەوە پێی ناخۆش نییە کە بگەڕێتەوە بەسەر کوفر. هەر کەسێ بەو ڕۆحیەتە بێدەستکا بە نوێژ، توخوا برا بە ڕێزەکانم قەت ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو وەزعی کە تایە بووە، ناگەڕێتەوە. کێشەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە تا ئێستا خۆشەویستی و چێژی ئیمان وەک پێویست لە ناو دڵمانە دروست نەبووە. ئەگەر ئێمە ئەو چێژە لە ناو دڵمانە دروست بوو، شەوق و شەیدابوونی خوا وامان پێەکە هەموو شتە دنیایەکانمان لە ئاسانەکە. واللهی لە دنیا ئەو پڕی بەختەوەر ئەژین، پاشان قیامەتیشمان گەیشتنەوەیە بە لیقای خوا، پێغەمبەری خوا، هەموو پێغەمبەران، ڕەهەزگۆیان، شەهیدان و پیاوچاکان. یا ڕەبی خوایە بمان کەی بە ڕەفیقی ئەوان، یا ڕەبی خوایە بێبەشمان نەکەی لە دیتنی خۆت لە ڕۆژی قیامەتە، یا ڕەبی لەوانە بین کە شەیدابوونی گەیشتنەوەی لیقای خۆت لە ناو دڵمانە ببێ. یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە نووری ئیمان. یا ڕەبی خوایە حەسکەین بە ڕەفیقیەتی لە ناو دڵمانەوە، بە ڕەفیقیەتی پێغەمبەر و هاوڕێکانی. یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی خۆشەویستی دنیا لە دڵمان دەرکەی. یا ڕەبی خۆشەویستی گەڕانەوە بۆ لای خۆت بخەیتە ناو دڵمانەوە.